بەڵەبەرزان دیارە ئەم شەویش هاوشێوەی شەوانی ڕابردوو لە یاریەکانی یۆرۆی 2016 قۆناغی 2020 قۆناغی 16 درێژەی دەبێت لە دوو کاتی جیاوازە دیواری ئەنجام دەدرێت. کرواتیا و ئیسپانیاوە فەڕەنسا و سویسرا ڕوبەڕووی یەکتری دەبنەوە بۆ قسەکردن لەسەر ئەو دیواریە. من میوانەکەم لە ڕێگەی سکایپۆ لەگەڵ دەبێت لە وڵاتی ئیسپانیاوە کە بەڕێز ئیگناسیۆ کاردۆ ڕۆژنامەنووسی وەرزشی ئیسپانیایە بە تایبەتی قسە دەکەین لەسەر یاریە گرنگەکە کە کرواتیا و ئیسپانیا. بەڕێز ئیگناسیۆ سڵاوت لێبێ، چیت هەیە لەسەر ئەو یاریە گرنگە کە هەڵبژاردەی کرواتیا و ئیسپانیا ئەم شەو لە یاریکی بەهێزدا بە یەک دەکەن؟ ئەمە یاریەکی زۆر گرنگ بێت لەو نێوان ئیسپانیا و کرواتیا و ئەنجامەکەی تەسەورەکەم بە هەمان شێوە سەرسوڕهێنەر بێ بۆ هەموو لایەک لەم یاری یۆرۆیاندا چەند یاریەکی گرنگ ڕۆشتووە. یاریەکانی 2020 بە هەمان گرنگێکی زۆریان هەبووە هەندێک لە یاریەکان و یاریەکە ئیسپانیا و کرواتیا یەکێک دەبێت لەو یاریاندادا ئەوە ئەمە کاتی هاوڵاتیانە بێت کە بە چێژێکەوە سەیری ئەم یاریەکان بتوانن چێژێکی زۆر لێ ببینن. یاریەکی ئەو یاریەی ئەم شەو دەیبینی یاریەکی ناوازە دەبێت، یاریەکی زۆر تایبەت دەبێت لە نێوان دوو هەڵبژاردەی زۆر بەهێزدا. باشە بەڕێز ئیگناسیۆ، هەردوو هەڵبژاردە ئەوکو ئاشکرایەکە لە هێڵی ناوەڕاستدا بەهێزن، یاریزانی باشیان هەیە کە لە هێڵی ناوڕاستە یاری دەکات و تۆپە بچڕێنن، تۆپ دروست دەکەن و گەڕێنەوە بۆ بەرگری. ئەمانە هەمووی لە هێڵی ناوڕاستی ئەم دوو هەڵبژاردەیە هەیە. بە بەهێزی هێڵی ناوڕاستی دوو هەڵبژاردە ئەم شەو یاریکی چۆنە بینی؟ هەردوو لا زۆر بەهێزن و یاریزانی زۆر باش و بەتوانایان هەیە. هەردووکیان توانیویانە سوود لە یاریزانەکانیان ببن و لە شوێنی باشەوە ئیسپانیا بە هەمان شێوە کرواتیاش بە هەمان شێوە. بۆیە پێشبینیکردنی ئەم یاریە شتێکی تۆزێ ئەستەم دەبێ، بەڵام من باوەڕم هەیە هەردووکیان توانا و هێزی خۆیان بە هەمان شێوە بەکارێنن، بە تایبەتی ئیسپانیا کە یاریزانەکانی زۆر باشترن، تواناکانیان زۆرتر بەکاردەهێنرێ لە گۆڕۆپانە و پشتیان زیاتر پێ دەبێتەوە و من باوەڕم هەیە کرواتیاش بە هەمان شێوە دەبێ. بۆیە دەکرێت یاریەکی زۆر جیاواز دەبێت، یاریەکی ئاسایی نابێت، یاریەکی زۆربەوە بەیانی لەگەڵ ئەنجامێکی زۆر سەرسوڕهێنەرە خەبەرمان دەبێتەوە و ئەو ئەنجامی کە ئەم یاریە دەبێتە سەرسوڕهێنەر بۆ هەموو لایەک، چونکە هەردووکیان بەهێزەوە پێشووتریش لەم یاریانەی یۆرۆیە چەند سورپرایزێکمان بینیوە. باوەڕم وایە بە هەمان شێوە ئەم یاریەش بە هەمان شێوە دەبێ. من ئەگەر وەکو خۆم بیڵم بیر و بۆچوونی خۆم هەستەکەم ئیسپانیا سەرکەوتوو ئەبێت. باشە بەڕێز ئیگناسیۆ، بابینە سەرەوەی کە هەردوو هەڵبژاردە بۆ نمونە کرواتیا یاریزانی بە ئەزموونیان هەیە و ئیسپانیاش یاریزانەکانیان زۆربەی لاون. ئەمە بە سوودی کامیانە بۆ نمونە؟ پێشووتری شتمە ئیسپانیا کە توانێت سوود لە ئەزموونەکانی و هەڵەکانی پێشووتر بێنەوە. ئەوەی کە لە ساڵی 2010 ڕوویدا و دواتر لە ساڵی 2012 بینیمان کە سوودی لە هەڵەکانی بینیوە. تەسەوڕەکەم ئەمیش بە هەمان شێوە وەکو ئیتالیا وەکو هەڵبژاردنەکانی پێشووتر بتوانێت سوودی لە هەڵەکانی پێشوو ببینێتەوە. ڕامۆز لە ئیسپانیادا کاری خۆی دەبینێ و کارێکی زۆر باش دەکات و یاریزانانی کە لێە هەمویان دەتوانم بڵم لە تۆپدان لە هەڵبژاردە هەرە بەناوبانگەکاندان. بۆیە دەتوانم بڵم ئیسپانیا زیاتر سوود لە ئەزموونەکانی خۆی لە کارەکانی خۆی دەبێنێت. لە یۆرۆژدا ڕۆڵێکی گرنگی خۆیان دەگێڕن. کرواتیاش بە هەمان شێوە، بەڵام ئیسپانیا بەپێی ئەو ئەزموونەی پێشووتر هەمانە لەگەڵوانە دەتوانێت زیاتر سوود لەم بارودۆخە و لەو ڕەوشە ببینێ بۆ خۆی و بە بەرژەوەندی خۆی کۆتایی پێدەنەوە. دەکرێت ئەنجامەکە بە جیاوازیش بێ، بەڵام ئەوەی ئەوانیانە تیمێکی زۆر باشیانەیە، تیمێکی لە یاریزانی زۆر باشانەیە و کارێکی زۆر باش دەکەن لەگرەوە. هەمووشان بە شێوەیەکی گشتی یاری پێشووترتان بینیوە و دەزانن کە ئەو پێشبینیانی کە بۆی دەکرێت لە ئێستادا هەروە بێ. بۆیە من باوەڕم وایە ئیسپانیا ئەو ئەزموونە بۆ خۆی دەقۆزێتەوە.
سێرجۆ رامۆس بانگێش نەکراوە کاپتنی پێشووی و هەڵبژاردەیەوە لەم یۆرۆیەدا یاری ناکات. پێت وایە کە هەڵبژاردەی ئیسپانیا هەرزوو و کاپتنێک و سەرکردەیەکی دیکەی هاوشێوەی رامۆس و پۆیۆل بۆ نمونە ئەمانەی دەستکەوێتەوە کاپتنێک کە بێتە سەرکردەیەکی جەنگاوەر لە ناو دەرەوە یاریگاش. خێربانگ نەکردنی ڕامۆس بۆ ئەم یاریە هیچ کاریگەریەکی بەو شێوەیە نابێت کە بڵم لە 100% کاریگەری لەسەر دەبێت، بەڵام ئەگەر لەوێ بواە باشتر دەبوو دەتوانرێت یاریەکان بە جوانتر بێبێ کردایە کە بەڕاستی ڕامۆس یاریەکی زۆر یاریزانێکی زۆر باشە، یاریزانێکی زۆر بتوانە دەتوانی هەناسەیەکی تر بدا بە یاریەکە، بەڵام ئەوەی کە کاریگەری لە 100% هەبێ نەخێر باوەڕ ناکەم. یاریزانی باشتریشی هەیە و یاریزانی بەتوانای هەیە کە دەتوانن ئەگەر بە تیمی کار بکەن کارێکی زۆر باش بکەن بتوانن یاریەکە بۆ بەرژەوەندی خۆیان بێنێ. بۆیە من باوەڕم نییە بە نەبوونی ڕامۆس کاریگەرێکی بەو گەورەی هەبێت. بەڵێ سپاس بۆ بەرز ئیگناسیۆ کاردۆ ڕۆژنامەنووسی وەرشی کە ڕاستەوخۆ لە ڕێگەسکای پۆلی ئیسپانیاوە لەگەڵم بوویت.